ڕۆژ لە دوای ڕۆژ هەرێمی کوردستان نەک هەرسەقامگیریەکەی بەڵکو پێگەی سیاسی دیپلۆماسی ئابووری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر بە دەردەکەی و بۆتە جێی سەرنجی وڵاتانی زلهێزی جیهانیش. ئەمڕۆ بینیمان لوید ئۆستن وەزیری بەرگری ئەمریکا سەردانی هەرێمی کوردستانی کرد و بڕیارە وەزیری دەرەوەی ئەڵمانیاش بە هەمان شێوە سەردانی هەرێمی کوردستان بکات. گرنگی هەرێمی کوردستان لە چیدایە بە دیاریکراویش بۆ ئەمریکا. ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر بیلال وهاب توێژەر لە پەیمانگەی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخۆ ڕۆژهەڵاتی نزیک ڕاستەوخۆ لە واشنگتنەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاک دکتۆر سڵاوتان لێبێ، خۆشحاڵین کە جارێکی کەش بەشدارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. پێشەوەی بێمە سەر پرسیار سەبارەت بە سەردانەکەی لوید ئۆستن وەزیری بەرگری ئەمریکا بۆ کوردستان دەمەوێ بزانم خوێندنەوەتان بۆ قسەکانی جۆن بۆڵتن ڕاوێژکاری پێشووتری ئاسایشی نەتەوەی ئەمریکا سەبارەت بە عێراق و هەرێمی کوردستان چییە کە دەڵێ دەبێت عێراق پابەند بێ بە هاوکاریکردنی هەرێمی کوردستان. سەرەتا ئێوەتان باش، سڵاو بۆ بەڕێست و بۆ کوردستان 24 و بینەرانتان. مەسلەی عێراق و سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە عێراق بەڕاستی لەم کاتە ئەبێ ڕوون بێت لە لای بینەران و لای بەڕێزت ئەویژەوەیە کە ئەمریکا ئێستا کێشەی گەورەتری هەیە لە جیهانە، شەڕێکی جەنگی جیهانی سێمێک هەیە کەوا لەوانەیە ڕوو بدات لە رووسیا و لە ئۆکرانیا و هەڕەشەی چەکی ناوەکی بەکارهێنرێت و هەتا دوایی ئەم هەموو هەڕەشانە هەیە لەلایەکەوە و هەڕەشەی چین هەیە و سیستەمی جیهانی نێودەوڵەتی لە شەڕ دژی داعش بەرە و بەرەنگاربوونەوەی رووسیا و چین دەڕوات. بۆیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەمریکا لەوایە کە لای کەم بەرەیەکی تازەی جەنگ دروست نەکات. بۆیە ئیدارەی ئەمریکا، دیپلۆماسیەتی ئەمریکا و وەزیری بەرگری ئەمریکاش کە ئێستا لە عێراق و کوردستانە ئامانجەکەیان ئەوەیە کە ئەم کێشانەی کەوا لە نێوان هەرێم و بەغدا هەن یاخود لە نێوان یەکێتی و پارتیە لە ناخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە هەن بای ئەوەندە زەق نەبنەوەکەوە بەرەیەکی تازەی جەنگ بۆ ئەمریکا دروست ببێت بە شێوەیە کە سەری قاڵ بکات بەو کێشە گەورەی کەوا لە ئۆکرانیاوە پێوەی خەریکە. ئەگەر ئەمە تێبگەین ئەو کاتە ئەزانین کە قسەکانی بۆڵتن لەکوێوە دێت و قسەکانی ئەمڕۆی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ وەزیری بەرگری ئەمریکا لەکوێوە دێت. کێشەی داعش، هەڕەشەی داعش هەڕەشەیەکە کە کۆنتڕۆڵ کراوە بە مەرجێک کە عێراق و هەرێم بەیەکەوە هاوکار بن. ئەگەر ئەم هاوکاریە تێک بچێت ئەو کاتە کێشەی داعش جارێکی دروستە بێتەوە، ئەو بەرەیە بۆ ئەمریکا دروستە بێت کەوا سەر ئێشەیە کە لەم کاتا پێویستی پێی نییە و سەری قاڵەکە لە کێشەی گەورەتر. زۆر باشە کاک دکتۆر بیلال، با بێنە سەر قسەکانی لوید ئۆستن. ئەمڕۆ زۆر بەڕاشکاوانە پشتیوانی خۆی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دووبارە کردەوە. ئەو ساش داوای کرد کە هێزەکانی هەرێمی کوردستان پێکەوە کار بکەن. گرنگی هەرێمی کوردستان ئەمەوێت لەسەر ئەم خاڵیان زیاتر قسە بکەین. گرنگی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا چییە؟ بۆچی لوید ئۆستن پێداگری لەسەر ئەوە دەکا ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و ڕژدیشە دەڵێ ئێمە ڕژدین لەسەر هاوکاریەکانمان بۆ هەرێمی کوردستان؟ بە کورتەکەی چونکە ئەمریکا هاوپەیمانێکی بەکەڵکی ئەوێت، هاوپەیمانێکی بێخێری ناوێت. شەڕی داعش یاخود شەڕی دژە تیرۆر ئێستا وەکو ئامانجیش هاتۆتە خوارەوە، جاران ئامانجی ڕقم یەکی بۆ لە 11 سپتەمبەرەوە هەتا کۆتایی هاتنی شەڕی داعشیش شەڕ دژی تیرۆر بریتی بوو لە ئامانجی ڕقم یەکی ئەمریکا. وەکو ئێستا ئاماژەم پێکرد ئێستا ئەمە هاتۆتە خوارەوە لە ئەولەویاتە شەڕی ئۆکرانیا و ڕاگررتنی با بڵین ڕێڕۆیی رووسیا لە ئەوروپا لەلایەکەوە و هەڕەشەکانی چین لەسەر یابان و لەسەر کۆریا و لەسەر تایوان بە تایبەتی ئەمانە ئێستا ئەولەویاتی سیاسەتی دەرەوە و ئەمنی قەومی ئەمریکی نەمە لەلایەک. بە تایبەتی بۆ ئیدارەی بایدنیش مەسلەی کەشوهەوا و مەسلەی پیسبوونی ژینگە و مەسلەی احتیباسی حراری و هەتا دوایی ئەمانە ئەولەویاتن. بۆیە جەنگ دژی داعش لە ئەولەویاتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و ئەمنی قەومیە هاتۆتە خوارەوە. بەڵام ئەم هاتنە خوارەوە واتای چییە؟ واتایەوەیە کە ئەمریکا لە جاتی خۆی و بە تیاری ئەمریکی و دەبابەی ئەمریکی و بە تایبەتی بە سەربازی ئەمریکی جەنگی دژی داعش بکات، دەیەوێت ئەم جەنگە لە ڕێی هاوپەیمانەکانیەوە بکات.
و ئەم هاوپەیمانیانە لە عێراقا بریتین لە هێزەکانی عێراق و هێزەکانی پێشمەرگە. بۆیە ئەگەر هێزی عێراق و هێزی پێشمەرگە یەکەم پتە بن، دووهەم بەتوانا بن و سێم لە ناوخۆیانە ڕێک بن، ئەو کاتە ئەمریکا لای کەمەتوانێت لە ڕێی ئەم هاوپەیمانیەتیەوە شەڕی دژی داعش و تیرۆر لە عێراقا بەردەوام بێت و نەیەڵە جارێکی تر دروست بێتەوە. ئەگەر ئەم هاوپەیمانانە لە ناوخۆیانە شەڕیان هەبێت لەسەر بوجە، لەسەر قەرار، لەسەر سیاست، لەسەر مرکزیت و لامەرکزیت، ئەو کاتە خێریان نامێنێ و کێشە بۆ ئەمریکا دروستەکە. گرنگی هەرێم و گرنگی عێراق و بەڕای من گرنگی ئەم سەردانە لەم خاڵەوەیەکەوە ئەبێ لە شەڕی دژی داعشە ئەمریکا بتوانێت ئەم پەیامە بدات و ئەم پەیامە وەربگرێت. ئایا دەتوانێت احتیمادی لەسەر هێزەکانی عێراق و هێزەکانی پێشمەرگە هەبێت بۆ ئەم ڕۆڵە یان؟ زۆر باشە کاک دکتۆر بیلال، بابێنە سەر ئەوەی ئەم هەموو پشتیوانی کە ڕادەگەێنرێت، وەزیری بەرگری ئەمریکا ڕایدەگەێنێ، وەزیرەکانی تر، بەرپرسانی باڵای وڵاتانی زلهێز بۆ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان چۆن دەتوانێت سوود لەم پشتیوانیە گەورانە وەربگرێ بۆ خۆی؟ بەڕای من هەرێمی کوردستان لەژێر دوو هەڕەشایە، هەڕەشەیەکی دەرەکی کە بە تایبەتی لە ئێرانەوەیە، جاچ ڕاستەوخۆ لە ڕێی ئەو موشک و درۆنانی کەوا ئێران لەسەر هەرێمی کوردستان و دژ بە هەرێمی کوردستان بەکاری ئێهێنێ، یاخود ناڕاستەوخۆ لە ڕێی ئەو میلیشیانی کەوا لە ئێرانەوە نزیکن و بە ریمۆت کۆنتڕۆڵی ئێرانی کار دەکەن. هەڕەشەیەکی تری دەرەکی ئەو هێرشانەیە کەوا لێرە و لەوێ تورکیاش بە هەمان شێوە بۆ ناو خاکی هەرێمی کوردستانی دەکات و دەبێتە هۆی لە ناوچوونی قوربانیانی سیڤیل. ئەمە هەڕەشە دەرەکیەکانن. ئەکرێ هەڕەشەی حکوومەتی عێراقیش بە جۆرێک لە هەڕەشەیەکی دەرەکیدا بنەی باسی میلیشیاکانم کرد، بەڵام مەسەلەی بوجە و ئەم کێشانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەن، ئەمانە هەمووی فشاری دەرەکی لەسەر هەرێمی کوردستان. بەس ئەم فشارانە تازە نین. هەرێمی کوردستان جاران بە ئاسانی بەرەنگاریان ئەبووە، چونکە لای کەم بۆ ئەم مەسەلە گرنگانە، بۆ ئەم مەسەلانی کەوا لە مستەوای هەرێمی کوردستانان یەکگرتوویەکی ناوخۆ هەبوو. بۆیە هەڕەشەی دووەم بریتێ لە هەڕەشەی ناوخۆیی، ئەم شەڕەبێتامەی کە لەوان یەکێتی و پارتیا هەیە کەوا بە هەموو نەسیحەتی ئەمریکا ئەمە وەزیری دیفاع هاتووە، مانگی 11 وەفدێکی کۆنگرس لەوێ بوون، سەفیری ئەمریکی بە بەردەوامی لەوەیە. ئەم بێمنەتی و با بڵین وای لێبێت وەزیری دیفاع بێت داوا لەتەوە بکا بڵێ لە دژی ئەو داعشەی کەوا هەڕەشەیە لەسەر هەرێمی کوردستان ئێوە ئەبێ هێزەکانتان یەک بخەن، کەچی مەسەلەن هێشتا ئەم دوو حاکمە لەسەر شتی بچووک شتەکان ئەم شتە گەورانیان لە دەبیر چۆتەوە. بۆیە بەڕای من ئەم دوو هەڕەشەیە وا ئەکات کە ئەمریکا و وڵاتەکانی ئەوروپا بیانەوێت لە ڕێی نەسیحەتەوە، لە ڕێی ئامۆژگاریەوە، بەڵام بیرمان نەچێت لە ڕێی هاوکاری ڕاستەوخۆی پێشمەرگەوە ماگانە زیاد لە 20 میلیۆن دلار دەدرێتە پێشمەرگە بۆ ئەم ڕیفۆرمانەی کەوا هەرێمی کوردستان زیاتر لە ئەمریکا پێویستی پێیە. زۆر باشە کار دکتۆر بیلال، کاتم زۆر کەم ماوە، دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دەیت و من زۆر سپاست دەکەم. ئەمڕۆ وەزیری دەرەوەی ئەڵمانیا لە بەغدا زۆر بە توندی هێرشی کردە سەر ئێران. خوێندنەوەتان بۆ قسانە چیە؟ ئەگەر بە کورتیش وەڵام دەیت و من سپاست دەکەم. قوربان ئێران نانی شوانەکەی خواردووە، خۆی باریلار بوو بەهۆی مەسەلەی نەوەوی و کشانەوەی لە ئەم کێشانی کەوا لە ناوچەکە دروستی ئەکا. ئەمانە هەمووی کەم نەبوو، ئیسا هاتووە یارمەتی رووسیا شەدات و درۆنی پێفرۆشێ بۆ ئەوەی کە بەکار هێنراوە لە ئۆکرانیا و ژیانی سیڤیلیانی خەڵکی سیڤیلی خستۆتە هەڕەشەوە. بۆیە لە خۆی تێکداوە ئەوەندەی و ئەگەر جاران ئەمریکا و ئەوروپا لەسەر مەلەفی نەوەوی دوو ڕای جیاوازیان هەبوو بێت، لەسەر مەلەفی ناردنی درۆنی ئێرانی بۆ رووسیا ئەوە هاودەنگن و ئەمە فشارێکی هەمەلایەنەی ئەوروپی ئەمریکی لەسەر ئێران دروست دەکات. و بەڕای من ئەو هەواڵی کەوا جنابیشت باس کرد لە بەغدا بەشێکە لەم مەرحەلە تازەیە کە لای کەم یەک ریزیەکی ڕوونتر لە بەرامبەر بە مەلەفی نەوەوی بەرامبەر یاخود دژ بە ئێران هەیە لە هاوکاریکردنی رووسیا لە جەنگی دژی ئۆکرانی. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر بیلال وەهاب، توێژەر لە پەیمانگای واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک، گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سپاس بۆیەوە.